ئێستا لە مانگی دووەمی خولەکەدام دەتوانم بڵێم زۆر سوودمەند بووم لە ڕووی گرامەر و خوێندنەوە و فێربوونی ڕستەی نوێەوە لە بێزبوونی توانایی گوێگرتن و قسەکردن. ئەم گەشە سەردەم بە شێوەیەکی سەرەکی بەوەی ستارتیشەکانی فێربوونی زمانەوە بوو کە لەوانەکانی ئەپلیکیشنی ئاوات ئەکادیمی و لەوانە ڕاستەوخۆغاندا فێریان کردووی. ئەوەی دەمەوێت جەختی لەسەر بکەمەوە تیمی مامۆستاکانە. مامۆستاکانمان زۆر گرنگی ئەدەم بە فێرخواست، زۆر یارمەتی دەر و دڵسۆزن، هەمیشە ئامادەن بۆ وەڵامدانی پرسیارەکانمان. شێوازی وانەوتنەوەکانیان نایابە، بابەتە ئاڵۆزەکان بە شێوەیەکی زۆر ڕوون و پوخت و پراکتیکی باس دەکەن و کە زۆر باسانی تێدەگەن. ئەم پرۆگرامە جەخت لەسەر بەکارهێنان و جێبەجێکردن دەکاتەوە کە ئەمەش بە پاڵپشتی مامۆستا لەیاتۆکان و سەرکەوتووتر بووە. سوپاس بۆ مامۆستا بەڕێزەکان بۆ ئەم ئەزموونە نایابە. بەنای خۆی گەورە بێرەبان من ژیابەکە دەرچووی پەیمانگەی وەرزشی و لە ئێستادا فێرخوازم لە دیپلۆمی وەرگێڕانی زمانی ئینگلیزی گروپی 22 هۆکاری بەشداریکردم لەم کۆرسەوە بوو کە ماوەی 3 ساڵ لە وڵاتی بەریتانیا دەژیم. ئەمەش هۆکارێکە بوو کە فێربوونی ئینگلیزی گرنگترین شتە بۆ من لە ئێستادا. بۆیە بڕیارمدا بەشداری لەم کۆرسە بکەم چونکە لە ڕووی تێگەشتن و گرامەرەوە زۆر خراپ بوو. ئێستا لە مانگی دووەمی خولەکەدام دەتوانم بڵێم زۆر سوودمەند بووم لە ڕووی گرامەر و خوێندنەوە و فێربوونی ڕستەی نوێەوە لە بێزبوونی توانایی گوێگرتن و قسەکردن. ئەم گەشە سەردەم بە شێوەیەکی سەرەکی بەوەی ستارتیشەکانی فێربوونی زمانەوە بوو کە لەوانەکانی ئەپلیکیشنی ئاوات ئەکادیمی و لەوانە ڕاستەوخۆغاندا فێریان کردووی. ئەوەی دەمەوێت جەختی لەسەر بکەمەوە تیمی مامۆستاکانە. مامۆستاکانمان زۆر گرنگی ئەدەم بە فێرخواست، زۆر یارمەتی دەر و دڵسۆزن، هەمیشە ئامادەن بۆ وەڵامدانی پرسیارەکانمان. شێوازی وانەوتنەوەکانیان نایابە، بابەتە ئاڵۆزەکان بە شێوەیەکی زۆر ڕوون و پوخت و پراکتیکی باس دەکەن و کە زۆر باسانی تێدەگەن. ئەم پرۆگرامە جەخت لەسەر بەکارهێنان و جێبەجێکردن دەکاتەوە کە ئەمەش بە پاڵپشتی مامۆستا لەیاتۆکان و سەرکەوتووتر بووە. سوپاس بۆ مامۆستا بەڕێزەکان بۆ ئەم ئەزموونە نایابە.